یاریەکانی هەفتەی دووەمی خولی نایابی کوردستان کۆتایی هاتوو لە یەکێک لە یاریەکان دانی نەورۆز دیاریگەی خۆی میواندەری دەربەندیخانی کردویانی خاوەن یاریگاش تووشی دووەم دۆڕان دەبێتەوە میوانەکەشی بە 3 خاڵی گرنگ شاری سلێمانی جێهێشت. بەناوی خوای گەورە و بەخشندە و میهرەبان جارێک وەزن دۆستان یانەی نەورۆز تووشی دووەم دۆڕاندن دەبێتەوە و میوانەکەشی بە پێچەوانەی بۆ چوونەکانەوە دووەم سەرکەوتنی نووسیەوە لە درێژەی یاریەکانی خولی نایابی کوردستان هەفتەی دووەم لە شاری سلەیمانی یانەی نەورۆز میوانداری دەربەندیخانی کرد. یاریەکە بەهۆی ئامادەبوونی هاندەرەوە نزیکەی 20 خولەک دواکەوت، بەڵام دواتر بە بڕیاری جێگری سەرۆکی یەکێتی تۆپی پێی کوردستان بۆ یەکەم جار هاندەر ئامادەی بینینی یاریەکان بوون. بە درێژایی هەردوو گێم یاریەکە یانەی نەورۆز بە تەواوی باڵادەستی بەسەر یاریەکەدا گرتبوو و زۆرترین هێرشیشی ئەنجامدا و بەڵام گۆڵپارێز و هێڵی بەرگری دەربەندیخان و بەلەکردنی یاریزانانی نەورۆز سەرجەم هەوڵەکانی یانەکەیان پوچەڵ کردەوە. لە بەرامبەردا یانەی دەربەندیخان بە هێرشی پێچەوانە یاری دەکرد و سوودیشی لە یەکێک لە هێرشەکان بینی کاتێک لە خولەکی 69 شێرکۆ جەبار گۆڵی سەرکەوتنی یانەکەی تۆمار کرد. یانەی نەورۆز هەوڵی زۆریدا بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام لە دەستدانی سێخاڵی یاریەکە بووە بەشی یانەی نەورۆز و دوای فیکەی کۆتایی ناوبژیوانیش یانەی دەربەندیخان بە سێخاڵی گرنگ گەڕانەوە. سواز بخوا توان بڵێم تا حدێکی زۆر یاریی زۆر باشمان کرد لە براورد بە یاری پێشووکە یاریی خراپمان کرد ئەنجامیشمان بەدەستێنا، بەڵام توان بڵێم ئەوە لە ماوەی 2 ساڵە لێرە ڕاهێنەری نێمە تا ئێستا یاری وا هەجممان نەبردو، ینی هەجمێکی زۆر بەڕاستی هەجمێکی زۆرمان لە دەچا. ئەوە ژوای کرد کە یاریزانەکانمانە دۆ خەمسار درویان تێکا گۆڵی عکسیمان لێکرا، بەڵام سواز بەخوا ئێمە ئەوەی ئیشمان لەسەری کرد هەمووی جێبەجێ کرا، تەنانەت ئەوە نەبێ کە گۆڵ تۆمارکردن بوو گۆڵمان سەرکەوتن نەبێت لە گۆڵ تۆمارە، بەڕاستی فرسەکانشمان فرسەی محقق بوو هەمووی. ڕۆحێتی یاریزانەکان نتوانم هەمووی بگەڕێنمە بۆ ئەوەی کە ڕۆحێتێکی جەنگاوەریان هەبوو، ینی لە تەمرینەکانی چەند ڕۆژی پێشوە هەستم پێ کرد کە ئامادەین بۆ ئەم یاری. سپاس بۆخوا ئێمە یاریم ڕۆمان یاریێکی گرنگ بوو، چونکە ئەم هەفتە ڕایەنەر سەرجەم پلانەکانی جێبەجێ کرد، خاڵی لاوازی نەورۆزمان دەستنیشان کرد، ئامانجمان لەم ێرا سێ خاڵی یاریەکە بوو. سپاس بخوا کە سێ خاڵەکەمان بەدەستێنا. ئەمساڵ دەربەندیخان ئامانجی جیاوازترە لە ساڵانی پێشوو، کار لەسەرەوە کە بتوانێت نازناوەکە بۆ یەکەمین جار بێنێتە شاری دەربەندیخان. یانەی نەورۆز دوای ئەنجامدانی دوو یاری هەردووکی بە شکست کۆتایی پێهێناوە و بە پێچەوانەشەوە یانەی دەربەندیخان خاوەنی 6 خاڵە لە 2 سەرکەوتندا. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلێمانی.